بنێرانی عزیزی گەلی کوردستان سڵاوی ئێمەتان لەبێت ئەم کاتەم و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ و بابەتینەوە هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوای هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن و تا کۆتایی پرۆگرام بینەرما بن. ئازیزان چەند بڕگۆ بابەتێکی جیاوازمان بە یارمەتی هاوکارانم بۆ ئامادە کردو کە دواتر هەریەکەیان باسی دەکەین کا بڕگۆ بابەتەکانمان چین و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و ڕاستەوخۆ دەسەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان ئەویش باسکردن دەبێت لا کەم ئاوی و مەترسی لەسەر پارک و باخچە و بلوارەکان. هەڵبەتە شاری سلێمانی ژمارەیەکی زۆر لە پارک و باخچە و بلواری تێدایە، بەڵام لەگەڵ ئەوەی کە پێدەنینە وەرزی گەرماوە بەشێک هەڵبەتە بەشێک لەم پارک و باخچە و بلوارەکان بە تایبەتی ڕوولا وشکبوون دەکات. ئایا هۆکاری ئەمە تەنها وشکە ساڵی و هۆکارەکەی گەڕێتەوە بۆ وشکە ساڵی و بۆ کەمبوونی ڕێژەی ئاو لە هەرێمی کوردستاندا و لە سلێمانی بە تایبەتی، چونکە ئەوەی کە تێبینی دەکرێت زیاتر ئەم گرفتی کەم ئاویەکە ڕوولا شاری سلێمانی دەکات. هۆکارەکەی تەنها بۆ وشکە ساڵی دەگەڕێتەوە بۆ کەمبوونی ڕێژەی ئاو دەگەڕێتەوە یاخود ئەوە تا هۆکاری تریشی هەیە. اینجا ئێمە ئەمڕۆ باز لەوە دەکەین کە وشکە ساڵی کە پار وشکە ساڵی بوو ئەم ساڵی وشکە ساڵی بوو لە ناوچەی گەرمیان بە تەواوی وشکە ساڵی ڕاگەیەنرا، ئایا پلانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی چی دەبێت بۆ ئەوەی کە بتوانن گرنگی زیاتر و خزمەتی زیاتری پارک و باخچە و بلوارەکان بدەن؟ پلانەکانیان چییە؟ کارنامەیان چییە؟ چی دەکەن بۆەوەی کە بتوانن ئەو پارک و باخچە و بلوارەکان هەمیشە بە سەوزی بهێڵنەوە و کار بکەن بۆەوەی کە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستاندا و بە تایبەت لە سلێمانیدا زیادکەن و ڕوو لە زیاد بکە. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ کامەران حەمە ساڵح کابەڕێزیان بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی. کامەران بەیانیت باش و بەخێراتی. بەیانی و باش، زۆر سپاس بۆیە و زۆر سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان بۆ جەناب بۆوانەی کە ئەم بەرنامەیە بن بەڕێوە. سپاس دەکەم بەخێرهاتی سەر چاوان. کامەران پێشوی کە باز لە پلان و بەرنامە و کارنامەتان بکەین پێم خۆشە باز لە ڕێژەی سەوزایی شاری سلێمانی بکەین. بزانین ڕێژەی سەوزایی لە شاری سلێمانیدا چۆنە؟ ئایا گەیشتووەتە ئاستی ستانداردی جیهانی لە نێوان 15 بۆ 25 یاخود کەمترە؟ بەڵێ، ئێمە ڕێژەی سەوزایی واتە ڕێژەی ستاندەری عالەمی کە بازەکرێت لە هەموو دنیاە، ڕێژەی ستاندەر لە 150 دەست پێکا بۆ لە 125. واتە کە تۆ ئەو ڕێژەیە گەشتە لە 150 بەرەژوور وردو لە کۆمەڵە دیاردی سروشتی ئەبینی. من لە ساڵی 2016 لە زانکۆی سلێمانی و لە ساڵی 2018 لە زانکۆی پۆلیتەکنیک سیمینارم کردووە لەسەر ئاستەنگەکانی سەوزایی، ڕێژەی سەوزایی چۆن گەشتینەتە ستاندەری عالەمی. کۆمەڵێ داتا و پاسادان هەیە، ینی تۆ ئەعلانیەکەی کە تۆ چۆن گەشتیتە ڕێژەی سەوزایی. یەکێک لەو شتانە ڕوتوبەیە، ینی تۆ لە هاوینە ئایا ڕوتوبە چەنە؟ ڕوتوبە لە ئەنجامی ئەو ژینگە جوانەیە کە لە هەوایە، ئەو ئۆکسسیژینەیە کە دار و درەخت دەریەکە، ئەوە یەکێکە لەو ئەسبابانی کە پێڵەن ڕوتوبە، ینی ڕادەی شێ. یەکێک لەوانە لە هەموو شارەکانە پلەی گەرما تەسجیلەکرێ، هەم لە پارکەکان، هەم لە سەر جادە عامەکان، هەم لە شوێنە قەڵەباڵغەکان. واتە پلەی گەرما لە هاوینە ئەوەش ئەبێتە مەحسوبیەتێ بۆ ئەوەی کە تۆ بزانی ڕێژەی سەوزاوی چەنە، چۆنە ئەمانە. یەکێک لەو شتانە دیاردەی بارانبارینە، یعنی تۆ لە هاوینە لە بەهارە بارانێکی زیاترە بارێ، ئەوەش بۆی ئەو هەورە ڕوتوبەیە کە دروست دەبێ. بارانەکان بارانی کاتی، ینی ئەبارێ نابارێت تکە بارێ نماکە ئەم شتانە. ئەوانە یەکێکە لەو شتان. شتێک کە زۆر لەوە ڕئیسیترە باس کرێ سەرەکی ئەوەیە نفوسی خەڵک، دانیشتووی خەڵک. ئێستا بۆ نمونە من ئەمانە کە بازەکەم دانیشتوان لەگەڵ تەردوعکسی مەساحاتی سلێمانی بازەکەم. دانیشتوان بۆچی کامەران؟ دانیشتوان چ پێویستی بە ڕێژەی سەوزاییەوە هەیە؟ هەموو ئینسانێک چەند داری بەرەکەوێت. لە سلێمانیە نفوزی سلێمانی 2 ملیۆنە، بەس ئێمە 3 ملیۆن دارمانەیە، واتە هەموو مرۆڤێک لەم شارە دارێکی بەرەکەوێ. ئەمە یەک. دووەم، یەکێ لە دیاردەکانەوەیە تۆ جاران لە ساڵی 1970 تا نەوەکانیش
بە کۆڵانێکا ڕۆژ یەک دارە بینی ئێستا هەموو ماڵەداری ڕوانوە لە بە دەرگاینی لە هەموو کۆڵان و کۆچەیەکە داری تایە یەکێک لەو شتانە جاران لە سلێمانیا بەس باخی گشتیە بوو پارکێ بوو باخی گشتی ئێستا لە هەموو گەڕک و کۆچە و کۆڵانێکە باخچە هەیە و پارکەیە ئەمە یەکێکە لەوانەیە کە بازە یەکێک لەو شتانی کە ئێمە باسیەکەین من لە سیمینارەکەی ساڵی 2010 باسم کرد بە ئامادەبوونی هەموو ئەوانەی کەی پەیوەستن بە ژینگە و بە مامۆسای جامیعە و بۆ بەڕێوەبەرهاتیانە و بۆ بەرپرسانەی کە زیاتر یا دۆستی ژینگەن تابعی ڕێژەی سەوزایەکە لە شارەکانەوە بەتابەتی لە سلێمانی ئێمە لە ماوەی 55 دقەی سیمینارەکەمە بەداتا هەموو شارەکانی عێراق و بە تایبەتی شارەکانی کوردستان بەداتا چەند ڕێژەی بارانبارین هەیە چەند باریوە ڕوتوبە لە هاوینە لە مانگی 6 و 7 و 8 تا چەند بووە پلەی گەرما لە هەموو شارەکانی کوردستانە پلەی گەرما دەرەجەی پلەی گەرما لە هاوینە لە مانگی 6 و 7 و 8 و 9 چەند بووە ئەمانم باس کردووە بەداتا ئەم ڕقەمانە کە وەرم گرتووە لە کەشناسی هەرێم لە کەشناسی سلێمانی ئەمانە بەداتا و بەڕقەم هەمیشیمان لایەمان ئیعلانمان کرد کە ئێمە ڕێژی سەوزاییمان ئەو کاتە گەشتوتە سەروستان دەری عالەمی 2010 ئێستا ئێمە وردەوردەیتە زیاکەینێتەوە باخچاکەی پارکەکەی دارە ڕوێنی ئەومانە ئێمە ئێستا لە سا بیستین واتە لە سا بیست هەر ئێمە نین بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانیە هەواری شارە بە 4000 دۆنمەوە غاباتە دارستان و پاوانی سلێمانیە ئەو هەموو گرد و دۆڵ و شاخوینانی کە بە دەوروبەری هەواری شار لە سنووری دەسەڵاتی ئێوە نەخێرەوان بەڕێوەبەرایەتیەکە وەکو ئێمە سەر بە شارەوانی بەڵێ هەروەها هاوڵاتی یەکێک لە باشترین کارەکانی ئێمە لە ماوەی ئەم 12 ساڵەیە کردمان بە هاوڵاتی بوون سەوزاییمان کردواتە هاوڵاتی شان باششانی ئێمە سەوزاییەکە هەم دارە ڕێنێ هەمین جانە دروزەکە هەم دەوەنێ دروزەکە لە بدەرگا ئەگە پێی بکرێ مخالەفەشەکە بۆ نمونە عەرزەیەک لەو بەرەوەیتە نازانێت چییە خێراچە داریتیا ئەڕوێنە و چیمەن و گوڵ شتیخانەوەیشی خۆیانە و خراپیان کردو ئێمە داوامان کردی جەعات کرێ لە ڕێبە لە دێوە بەس ینی بە عام هاوڵاتی شان بەشانی ئێمە سەوزاییەکە یەکێک لەو ڕێژانەی کە ئێمە باسمان کردێ سا یەک و لە دهشت هاوڵاتی سەوزایی کردو لەم شارەیە باخمان پارکمان بۆکەن ئێستا ئیمساڵەوە پێنج هاوڵاتی ئەنی بەگەڕێک بە مەزبەت هاتونەڵێ کاکە باختان بۆکەین بەس ینی گەڕەکە ئەڵێ ئەو شوێنەمان بنەیکەین بە باخ ماڵەتەکان بنێ ئەمانەوە بووە ئەگەر لەبیرم یەک شتی کە ماوە ئێمە باسیکەین یەکێک لەو شتانەی کە مژدە خۆشکەرێکە بۆ سلێمانی ئێمە ئەوە پێمان نایە حوتام ساڵ کە زۆرترین بارانباری لە شاری سلێمانیە لە هەموو شارەکانی عێراق و شارەکانی بە پار ساڵی شۆکە وشکە ساڵی بوو پاریش ئێمە هەر زۆرترین ڕێژەی بارانبارین لە سلێمانی بووە ڕاستە وشکە ساڵی بازەکرێ ینی ڕێژەکان مستەڵەحێکەیە پێڵە وشکە ساڵی ئەم وشکە ساڵیە زۆر جار ترس و ئەمانە ئەگەێنێتە خەڵک ئێمە وشکە ساڵیمان زۆر بین من لە تەمەنی خۆمە هەژار وشکە ساڵی بینی و هەژار ئەنی ئەمانی کە زۆر نزیک باسیکەین ساڵی 2000 بووە 2010 بووە ئیم ساڵ بووە و پاریش بووە ئەمە وشکە ساڵی ئەم وشکە ساڵیانە ئەوە نییە دیار دەکە ئەوە بێ کاربارانی تیانە بارێ وشکە ساڵیەوە کە هیچ تەڕ و تیشێک نەبێ هیچ شتێک نەبێ سەوزایی نەبێ شاخەکە سەوز نەبێ گرد و گۆڵ سەوز نەبێ لەبەرەوە ئەم وشکە ساڵیانەی پار و ئیم ساڵ پێڵەن نیمچە وشکە ساڵی یا تێمە ڕێژەکەمان گەشتە نزیکبوونەوەی ترسەکە ئێمە لە 450 ملیم بۆیە ترسمان نەبوو ئێستا نزیکی 400 ینی ترسێکەیە و ترسێ نییە کا کامەران فەرحان و میوانەکەی ئاماژەی بە چەند خاڵێک کرد کە گرفتیان هەیە نەبوونی بودجەی پێویست یان چەند تەنکەریان بڵین دوو تەنکەریان هەیە کە پارک و باخچەکانی پێ ئەوێن ئەو گرفتانی کەەوە باسی کرد
ئێوەش هەمان گرفتان هەیە هەڵبەتەکە گرفتیەوە زیاتر نەبێت کەمتر نێ لەبەری کە سنووری دەسەڵاتیوان و کارکردنیان کەمترە. اینجا لەگەڵ ئەوەشە ئەمێ ئەوە بپرسم کە لە پێشێکیکەش ئاماژەم پێدا ماوەی چەند ساڵێکە لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرمایە پارک و باخچە و یا بڵێ کەم ئاویەکان لە سنووری پارێزگای سلێمانی ڕوو لە کەمبوونەوەکات. ئایا تەنها هۆکار وشکە ساڵی و کەمبوونی ئاوە یان هۆکاری تری هەیە؟ بەڵێ من سپاسی بەڕێوەبەری باخچەکانی هەڵەبجاکەم ڕاستە ئەو معاناتای هەیە چکە مەژەر و معاناتەمان هەیە وانێ ئەو عەدەدی باخچەکانی کەمتر بێ ئێمە زیاترین پارکەکانمان گەورەتر دوای ئەمە سنتەریش شارێکە خەڵک زۆر ڕوویتیەکە من لەگەڵ هەموو معاناتەکانیان دەستی خۆش بێ. ئێمە مۆزوعی جارێ باز لەوە بکەین کە بودجە یەکێکە لەوانەیە کە پێویستە حکومەت یعنی بودجەیەکی تایبەت دابنێ بۆ ژینگەی شار چکە ژینگەی شار ئەو ژینگەیە کە لە ماڵەوەیتە دەرەوە یا لە ماڵەوە یەیتە دەرەوە یا ئەچی لەسەر کارەکە یا ئەچی بۆ سەیران و سەفا هەواڵەمژی ئەو هەواڵمژینە ژینگەیەک ئێمە پەیەکەین وەکو معمەلێک ئینتاجەکەین بۆ هەوای ئەو دەوروبەرەی کە لە تایەژی لەبەرەوە حکومەت پێویستە بودجەیەکی تایبەتی دابنێ و پشتی لێ نەکە یعنی دایما لە زوومێکە سەیری ئەمەکە چی پێویستە زوومەکە بپێکن کاتە نەک تەنها دیوە جوانێکی دیمەنە جوانەکەی لایەنە تەندروستێکە کامەران بۆ نمونە من ڕاکەم قسە لەگە وەزیرا بکەم لەگە وەزیری داراییە بکەم لەم بەپارڕێمەوە لەو پاڕێمەوە تێگە ئەومان بۆ دابین کە مدیری بانکە نازانم چیم سەرۆکی شارە ئەمە ئیشی سیستەمەکەیە بێت جێبەجێ کرێت یعنی ناکرێ بە خودی شەخص ئیشەکان بەپارڕێنەوە بکرێت لەبەرەوە ئێمە ئیمساڵ ئاستەنگیەکانمان کەمترە لە پار بە حەزەکەمەوە ڕقەمەوە بەمێ پار ئێمە هەردوو بلوارەکە واتە بلواری تاسوجە سلێمانی لەگەڵ مەلیک مەحموو بە هەواری شاریشەوە بودجەی بۆ دانەنرابوو یا موافقەت نەکرابوو بۆ ئەوەی کە وەزعەکە زۆر خرابوو لە کەناڵەکان لە سۆسیالەکان قسە بە حکومەت دەوترا بە من ئەوترا بە ئەوترا بە هەمووی ئەوترا لە مانگی دەیە ئەو بودجەیە موافقەتی بۆ هاتەوە لە ڕێی وەزارەتی دارایی وەزارەتی شارەوانی و حکومەتی هەرێم و سەرۆکی شارەوانی بەس مانگی دە درەنگ نییە کاکەمەران بۆ موافقەت هاتەوە کە هاتەوە ئێستا بۆ ماوەی ساڵێ ئەم ڕئیسیە بڕێ بەڕێوە کۆمپانیای با بەڕێوە کە کۆمپانیای با بەڕێوە نوێنەری ئێمە وەکو باخچەکان شارەوانی سلێمانی با بەڕێوە سەرپەرشتیەکە کۆمپانیا ژەی با بەڕێوە لەبەرەوە کێشەکان تامانگیدا هیچ کێشەمان نابێت لەو بلوارانە کێشە سەباسی کەم ئاوی یەکەم دووهام دابینکردنی ئاو ئێمە پێویستمان بە 4 ملیۆن لیتر ئاوە بۆ باخچە و بلوار و پارکەکانی سلێمانی بۆ ماوەی چەندێک بە وەرسی لە مانگی شەشەوە پێویستمانە تا نیهایەتی مانگی 9 سێریکە مانگی 6 و 7 و 8 و 9 بەس پار لە 15 نوێ حالە کراوە واتە 3 مانگ و نیو ئێمە دواکەوتین کە دابینکردنی ئاو لە ڕێی کۆمپانیا بە تەنکەر ئاومان بۆ بێت ئەمەش بۆ هێوەی کە ترس و دڵە ڕاوکیە لەسەر خەڵک لەسەر هاوڵاتی لەسەر میوان لەسەر حکومت لەسەر هەموو کەسایەتەکان دروست بوو ئەمە بەس پار ساڵوا بوو کاکامەران یاخو ساڵەکانی پێشتری ئەمە لە ساڵی 2016 ئێمە واڕوین بەو شێوەیە دوعاکەوێ ئەچێتە مانگی حەو مانگیاش مانگی حەو مانگیاش موافقەت درەنگێتەوە ئەمانە ئیمساڵشتێکی کەمان کرد لەسەر ئەو موافقە بۆ پارێزگاکانی تریش هەر بە هەمان شیاخ و تەنها نەخێر بەس بۆ سلێمانیە گرفتەکە لێرە تابعەمانە کرد ئەڵە هەولێر وانە بوو دووە وانە بوو چکوانە ئێمە طریقەی کەمان دۆزیەوە ساڵ طریقەکە چییە؟ بۆ ئەو پارێ نەفەوتێ 15 بوو 15 ڕۆژ پێویستمان بە ئاو چەمەکەش ئاویتیانە بوو ئەسڵەن ینی ئاوی خراپیشانێنە کە ئێمە ڕامانگرین بە نووسایی فەرمی ڕامانگرەوە ئاوەش نێ ینی بشک بێ باشتر لەوەی تۆ ئاوی چەمەکە کە خراپ بێ هەڵسان ئەو بڕەپارەی کەماوە بە محاولەیەکی زۆر لە ڕێی سەرۆکاتی شارانی سلێمانی لە ڕێی وەزارەتی شارانی سلێمانی لە ڕێی ئەنجومەنی وەزیران و لە ڕێی مەکتەبی کاخوباد و لە ڕێی وەزارەتی دارایی بە شەخسی ئەمە مەراحیلانەمان تێپەڕان موافقەت ماوەرگری ئەو بڕەپارەیە نەگەڕێتەوە میزانی حکومەت هەر کۆمپانیاکە بەردەوام بێ واتە ئیمساڵ ئێمە ئەو ئاستەنگیەمان نابێ بەمەرجێ
ئەو کۆمپانیایە مەرجەکەی خۆی ئاودابینکە لە شوێنێ ئاوەکە شیاو بێ فڵساتی بۆ بکرێ ئەم شتانە. اینجا با باسی کەم ئاوی و باسی مەسادری ئاوکەین. مەسادری ئاو من بە حکمی ئەوەی کە شارەزایی یەکەم لە مۆزوعی کارێز و کانیا و مەسادری ئاوەکانی سلێمانی و بیرەکان هەیە. ئاوی سلێمانی لە کارێزەکانی سلێمانیە لە سا چلی مەسادری ئاوی تەقیوە، واتە ئەو ئاوانەیە کە ئیسفادەی لێ ئەکرێ. ئێمە هەندێک مەسادری ئاومانەیە بۆ نمونە کارێزەکان لە باخی گشتی ئەمانە، لە پارکی ئازادی هەمانە، ئەمانە ئیسفادەی لێ ئەکەین لە هەواری شار ئەمانە. ئەم ئاوانە تەقیوە هەندێکی. بیرەکانمان طریقە زانستیەکە پێوەڵم، بیرەکانمان ئێمە هەموو ساڵێ ئاسی ئاوی ژێر زەوی دابەزێ. سەپار ترسێکی گڵۆپێکی سووریان داگرسان ئاوی ژێرزەوی، بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی کە 7 مەتر ئاو دابەزیوە لە ئاسی ئاوی ژێرزەوی. تەسەوەر یەکەم ئەو دیاردەیە، ئەمە بۆ مێژوو ئەڵێم، بۆ مێژوو کە ئیمڕۆ 18 چوارەوە نیە، بۆ مێژوو ئەڵم ئاسی ئاو 25 مەتریکە دابەزێ، ئاسی ئاوی ژێرزەوی. بەس ئەوە نییە ترسمان هەبێت لەوەی کە بڵێن وەڵایتە خەڵگەت ئەخنکێ، شتیوان نییە. من سپاسی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی یەکەم کە لە وشکە ساڵێکی پارە کە وشکە ساڵەیەکی نیمچە وشکە ساڵی بوو. با حەزەکەم باسی ئەوەش بۆ بکەم لە مەنتیقی شارباژەی ڕووپێنجوین لە ئاسی ستاندەری بارانبارینە دەرچووە، بارانی زۆر باریوە. یعنی ئەمە مژدە خۆشەیەکە بۆ ئاوی ژێرزەوی. لە سلێمانی ئاسی بارانبارینەکەمان خراپ نییە، ئەوە نییە بڵێن ئەلانیکە وشکە ساڵیە، بەس ڕێژەی بارانبارینەکەمان دڵگیر نییە. دڵگیریە بە بەراورد بە 2019 نییە کە بە هەمووی ئاوی بێتە خوارەوە. باشە کامەران کاتمان کەمماوە، پێم خۆشە باسێکیش لە دەستیکاری لای ئێوە بکەین. دەستی کارتان چۆنە، کارمەندتان چەنە، ئایا کارمەندەکانتان زیاتر هەمیشەین یاخود گرێبەستن، لەو ڕوانی کێشەتان هەیە؟ 700 کارمەندی گرێبەستمانەیە ساڵانە بۆیان تازاگرێت. ئەم گرێبەستانە تایەتی 19 ساڵە تا 8 ساڵ ئەمانە گرێبەسن، هیچی نەکراون بە دایمی، هەر گرێبەسن. بۆچی نەکراون بە دوادات چون وڵایەتن حکوومەتەکە و میزانی ئەومانە گرێبەز نەکراون، بکرای باشتر و چکاری ئێمە نین، هەموو حکوومەتی ئێرەم 30 گەزا گرێبەسەیە. 700 کارمەندیشمانێ. ئێمە سیستەمی بەڕێوەبەرایەتەکان سیستەمێکی موەسسەساتە، ڕاستە سەر بە سەرۆکاتی شارەوانی سلێمانی و ئاسانکاریەکی زۆرمان بۆ کرێت لە ڕێی سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە، یعنی هەنگاوێکە ئیشەکەمان. بەس لەگەڵەوەیە ئێمە بەشی پلانمانەیە، بەشی هونەریمانەیە، بەشی دیزاینمانەیە، حساباتمانەیە، موچەدانمانەیە، تەدقیقمانەیە، کارگێڕیمانێ. ئەمە لەلایەکەوە. لەلایەکەوە سیستەمێکە بنکە کشتتوکاڵەکانمان هەیە، خەسەخانەمانەیە، بەشی وقایەمانێک کە ناوی خەسەخانەیە بۆ عیلاجی دا و دەرمان و ئەمانە. ئەم بنکە کشتتوکاڵانەمان هەمووی کارمەند و مۆندیزەی بابڕێەوە، وەکو دایرەیەکی تایبەتیە، هەرێکیان لە 30 بۆ 34 باخچە کەمتری لا نییە، تێگەی کارمەندی دا و چادێ. ئێمە نزیکەی 1400 کارمەندمانێ بە مۆندیسی کشتتوکاڵی و مۆندیسی مەدەنی و میکانیک و کارەبا و معماری و ئەمانەمانەیە. و ئالیاتمان ئالیاتێکی گەورەمانەیە، بینایەکە هەر وەرشەیەکی گەورەیە ئەمانە. لەبەر ئەم سیستەمەی ئێمە سیستەمێکە ئەبێ بەرنامەی کاری بۆ داین، هەموو ساڵێ ئێمە پلانی بۆ دانین، خاصن لە وشکە ساڵەیە غرفەی ئەمەلیات دروست دەکەین. ئێستا ئیمڕۆ ئاخر کۆبوونەوە ئەکەین لەسەرەوەی بەرنامەی کارمان بۆ هەوڵدان و بە پەرۆشی و بە هەڵمەت بۆی بتوانین ئەو دارانی کە این ساڵ ڕوانمە، ئەو دارانی کە پار ڕوانمانە، ئەوانەی کە ترس و دڵەڕاوکی لەسرە چۆن بتوانین بەرنامەی بۆ دانین. کامەران ئەو دار و درەخت و شتانی کە ئێوە ئەیڕێن یاخود چەند ساڵات تا ئێستا ڕوێنراوە، تا چەند لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستان و بەتایبەت سلێمانیا گونجاوە؟ هەڵبەت سلێمانی ڕەشەبای ڕەنگە بڵێن تا ڕادێک زیاترێ بەراورد بە پارێزگاکانی تر، تا چەند گونجاوە؟ ئێمە هەندێک دار هەبوو گلەییمان لەسەر بوو، بەس ئێمە شارمان بۆ سەوز کرد. لە ساڵی 2010 دوو دارمانێنە سلێمانی، سەباح بەحمانێنا. ئەم سەباح بەحا ڕەنگێکی سەوزی تۆخی هەیە، زوو گەورە بێ، کەمی ئاوەوێ،
دایما بشکێ هەر هەڵەیاتەوە ینی لە بەحاتی نامرێ ینی دارێکە وەکو فرعون وایە هەرەژی هەر دروست دەبێتەوە ئەو دارە ئسنەوبەریش پێما بێت گرنگی تەدەفوقی ئۆکسسیژینی زۆرە سەبابە هەروەها داری واشنتۆنیمانێنە ئەم دارە واشنتۆنی بۆ زیینەیە جوانە ئەو لە 2010 نامان هەروەها داری سنەوبەریات ئەم سنەوە ئێستا گەشتێتەوە قەناعەتە داری سنەوبەریا زیاتر بڕوێنین ینی ڕاستی ئێمە چەند ساڵە تێکەڵمان کردوانەمان ڕوانوە داریکەمان ڕوانەوە تومان ڕوانەوە کە تو دارێکە هەم گەورابێ هەم کەوی ئاوێ لەبەرەوە بەرنامەکەمان وار لێکرۆ لەم 4-5 ساڵەیە سنەوبەریات کە هەمیشە سەوزە ئەو دارانی کە مەقاون وەکو ناروەن تو ئەمانە زۆرتر دەڕوێنی بۆ ئەوەی سبێنێک کە تووشی دیاردەیەکی کەم ئاوی بووین ئەمانە مقاومە ئەکەن ئاویان کەمەوێ زیاتر بەرگاکردن دەستەکانە خۆش بێ کە کامەران زۆر سوپاس ماندوومان کردی سپاس بۆ کامەران حەمە ساڵح کە